هەڵپەڕاندنی مناڵ کە عادەتێکی زۆر خراپە لەناو کوردەواریە هەیە. مناڵی بچووک هەڵەپەڕێنن یا هەڵێنەوەیکردنەوە ئەبێت هەوەی کە مێشکی مناڵەکە لە ناوە بلەخێ بجوڵێ بەڵێ بەشڵەقێ. ئەمە زۆر خراپە، عادەتێکی خراپە کە هێشتا لە ناو کوردەواری بە تایبەتی لە لادێکانە ماوە عادەتە. و مێشکی مناڵەکە لەم قۆناغەدا زۆر نەرمە و زۆر ناسکە، بەردیواری هێسقانی سەری ئەکەوێ و بێتە هۆی نەزیفی بچووک و ئەبێتە هۆی ئەوەی کە مناڵەکە بێ بەیفلیتی مێشک. ئەمە بتوانین بڵین ئاسانترین زەبرە کە بەرمێشکەوێت، جگە لەوەی زەبری بەربوونەوە یا زەبری لێدان، ئەمانە و دابەزینی شەکر، ئەمان هەمووی حاڵەتن کە دەبنە هۆی بابەتی باست کرد لەوانێ دایکان و باوکان هەر حسابیان بۆ نەکردەوەی کە بەرزکردنەوە. بەڵێ بەتەکید ئەوان بە خۆشەویستی وا کە نازانن یعنی ئەم شتە ڕۆیداتم پێڵین شەیکن بەیبی سیندرۆم، یعنی لەرزاندنی یا لەرەلەری مێشکی مناڵ. جارێ داگەورەیەکیشەوە بەڵێ داگەورەکان بە زۆری واکەن هەڵیە پەڕێنن مناڵەکە و بێتە هۆی ئەوەی کە ببێ بەیفلیتی مێشک.